بەیانی وا تا ڕۆژی 12 مانگی پێش هەموو ساڵێک دەستنیشان ئەکرێت بۆ ئەوەی کە وەکو ڕۆژی پەرستار ڕێز بگیرێت لە کەسانێک کە ئەم ئەرکە پیرۆزە لە سەرشانیان و لە ئەستۆیان گرتووە. ئێمە وەک دەست پێشخەریت بۆ ڕۆژەکەەوە کە بزانین چالاکیەکان چییە بەڕێوە ئەچێت لە کوردستانی خۆمان تا چەند ڕۆژەکە بۆ بە دەرفەتێک بۆ ڕێزگرتن لە ئەرکی ئەم ئازیزانە ئەمڕۆمان داناوە بۆ قسەکردن لەسەر تەوەرەکە قساکەین لەسەر ئەوەی کە لە کوردستانی خۆمان تا چەند ئەم پیشەیە قەدری ئەزانرێت ئەمکانیەتەکانیان بۆ دابین کردات و هەروەها خودی ڕۆژەکەش ڕیشەکەی و سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە خاتوونێکی پەرستاری بەڕێتانی زۆر زۆر دڵسۆز بە ناوی فلۆرانس نایتینگێل لەدایک بووە هەر بۆیە چونکە ئەو دامەزرێنەر و دروستکەری شێوازی پەرستاری نوێ و سەردەمیانە بووە وەکو ڕێزێک بۆ ئەو خاتوونە ڕۆژی لەدایکبوونەکان وەکو ڕۆژی پەرستار ناوناوە جا ئێمەش بزانین پەرستارانی خۆمان لە کوردستان چۆن ئەم ئەرکیە پیرۆزە بەڕێوە ئەبن بە بۆی کە لەسەر بابەتەکە بدوێن میواندارەتی خاتوونی بەڕێز ئەڵوەن ڕەفیقمان کردووە کە بە هەمان شێوەکە خۆتان ئیتر بۆتان دەرکەوتە خاتوونی ئازیز پەرستارن خاتو ئەڵوان سڵاوی لێبێ هەر لە ئێستا ڕۆژەکەتان لێ پیرۆز بێت باری باش خاتوان باش پیرۆز بێم ڕۆژە لێتان زۆر سپاس مەمنون بەڕێزن سپاس خاتو ئەڵوان هەر یەکەمان تا ڕادەیەک لەسەر ئەم ئیشە بە حکمی بەرکەوتنمان لە شوێنە پزیشکیەکان و نەخۆشخانەکان لەگەڵ ئەرکی ئێوەیە زانیومانە کە ئێوە چۆن ئیشەکانتان بەڕێوەکەن بەڵام کەسێک کە خۆی لە نێو گۆڕەپانی ئیشەکە بێ خۆی ئەو کەسە بێ ئیشەکە لە ئەستۆی بێ لەوانەیە پێناسەکەی زۆر دقیقتر بێت بۆ بابەتەکە پێم خۆشە هەر دەستپێکێک بۆ ئەم تەوەرە ئەوە بێت کە تۆ چۆن باس لە پیشەی پەرستاری ئەەکەیت. بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە و سوپاسی کەناڵە ڕەنگینەکەی کورساتەکەین لە هەموو بۆنێکە لەگەڵ ئێمە بوون وەکو پەرستاران لێرەوە پەیامی خۆم و پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم پەرستارانی کوردستانەکەم بە تایبەتی پەرستارانی نەخۆشخانەی مناڵبوون و مناڵانی فێرکاری چکە من لە دوو بەڕێوەبەرەتیە ئیشەکەم هەم لە بیناکەمان لە ناو نەخۆشخانەی مناڵبوونە وەکو ئیداری ولادا کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە و ئیدارەکەمان بەڕێوەبەرێتیەکەمان سەر بە خەسخانەی مناڵانە پیرۆزبای خۆم ئاراستەی پەرستارانی هەردوو نەخۆشخانەکە ئەەکەم بە تایبەتی پەرستارانی هۆبەکەی خۆم لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆیان ڕێزی ماندووبوونیان ئەگرم بەیانیان کە ئەچمە ژوورەوە ئێوەنا من ئەزانم پەرستارەکان چەند ماندوون چەند خەویان هەیە چەند شەوێکی پڕ بە ئەرکیان بەڕێ کردووە بۆیە پیشەی پەرستاری پیشەیەکە چەندین پێناسەی بۆ دانراوە بەڵام هێشتا حەقی خۆی پێنەدراوە پیشەی پەرستاری ئەتوانین بڵین پیشەیە لە هەمان کاتە هونەرە هەر کەس ئەو هونەرەی تیانە بێ ناتوانێت ببێ بە پەرستارێکی سەرکەوتوو. ئەم هونەرە لە چ بوارێکە مەبەستە جەنابێت؟ بواری پەرستاریمان زۆرە پەرستاری ژنان و مناڵبوونمان هەیە پەرستاری گشتیمان هەیە پەرستاری ددانمان هەیە پەرستاری تەندروستی و کۆمەڵمان هەیە کە هەر یەکیان و لە بوارە جیاجیەکانی تەندروستیە خزمەت بە نەخۆش ئەەکەن تا بە سەلیقەیەکیش تێکەڵ بە ئیشەکەت بکەیت هونەرێک و سەلیقەیەک ئەوەی کە باڵێ بە تەئکید ئەوە تایبەتمەندیەکانی پەرستاریەکە دوای باسی ئەەکەین بەڵام وەکو ئەوی کە من بتوانم پێناسەی پەرستار کەم ناتوانم لە چەند وشەیەکی کەم و کورتە حەق بەو هونەرە حەق بەو ماندووبوونە بدەم بەڵام ئەوەندەی من ئەزانم پەرستار کەسی یەکەمی نەخۆشە یەکەم کەسە کە لێوەی نزیکە لە پێش دایکی لە پێش خانەوادەکەی پەرستار لەگەڵی تێکەڵا پەرستار لەگەڵی بەریەکەوتنی هەیە بۆ ماوەی چەندێک کە ئەمێنێتەوە پێویستی بە خزمەتکردن هەیە لەبەرەوە ناتوانم لێرەوە و لە بەرنمەیەکە حەقی ماندووبوونیان بدەم و پێناسیان کەم بەڵام ئەوەندە ئەزانم پەرستار ئەو ڕۆحە پاکەیە ئەو جەستە ماندووەیە کە شەوە پڕ ئازارەکان هێمنەکاتەوە ئەرکەکەیەوە پیرۆزە لەبەرەوەی ئەرکەکەیەوە 24 کاتژمێرەکە بەردەوام لە کارکردنان و لێرە شۆبیرمان نەچێ هەندێک لەو پەرستارانەی کە لە لای بەڕێستانن لە هۆبەکانی ئێوەن هەندێکیشیان خۆبەخشن من هیوام خواستووە کە لەم ڕۆژان لەم ڕۆژەی کە لە بەیانیا یادی ڕۆژەکەدا نەکرێتەوە دڵخۆشیەکی ویان پێبن کە ماندووەکان بڕەوێتەوە ئەویش ئەوەیە کە وەڵامێکی ئەویان بنێ کە بیان کەن بە کەسێک کە بە باشی لەوێ ئیش بکەن و کەسێک بن کە ببن بە کەسێکی ڕسمی لە ناو دام دەستگایە ئەمە ئەرشێکی پیرۆزە و لە هەمان کاتیشە هەمیشە وتومانە پەرستاران وەکۆی کە بۆ بەڵی خۆیەکە بۆ خەڵکی شواکارەکان ئەم بەتەباسەکەی لەبەرەوەی وا لەگەڵ خەڵکا کارەکات کە هەستەکات کە باشی خەڵکی بەدەستکە و ئەو کاتە خۆی مرتاحەکان ئەمە ئەرچی ئێوە ئەمە خەڵکی ژواڵێ ینی من نێڵم هەمومان بەیەکەوە واڵێ
کەواتە چەند گرنگە لەوەی کە بەیانی ڕۆژێکە بۆ یادی پەرستاران ئەو پەیمان و وعدانەی کە پێدراوە جێبەجێ بکرێت. خۆزگەوە بووە بەڵام بەداخەوە لە ئێستا ئەمە حقیقەتێکی یعنی حاشا هەڵمەگرێت کە زۆربەی نەخۆشخانەکان نیواونی و خۆبەخش ئەی بابەڕێەوە خۆزگە ئێمە شیوەمانە خواست لە سبەینەیە کە یادی ڕۆژی جیهانی پەرستارانە پامێکی وا بدرایە کە هیچ نەبێ نیوەی خۆبەخشەکان بکرانایە بەگرێ بەست یاخۆت بە دامەزراندنێکی ڕسمی یاخۆت مکافئەیە بکرێن بە بڕێک پارە یعنی مانگانە بڕە پارەیەک وەرگرن هیچ نەبێ بەشی مەسروفی ڕێگەوبانی بکە هیچ نەبێ بەشی خواردنی ئەو 24 ساعتی بکە کە لە نەخۆشخانە ئەمێنێتەوە. بە سوپاسەوە ئەڵێم ئێمە بەڕێبەری کارگێڕەکەمان کاک خالید جوهدێکی زۆری دا هەوڵێکی زۆری دا کە توانی خواردن بۆ خۆبەخشەکان دابین کە ئەینا تەنانەت خواردنیشیان نەبوو. ئێمەش بە هیواین کە لە نزیکترین کاتە دەرفەتێکی وا بێتە پێشەوە کە بتوانن لە دامەزراوە حکومەکانە دامەزراندنیان بۆ هەبێت و ببنە هەمیشەی و تا بتوانن خزمەتێکی باشتر لەگەڵ ئەوە هیچ دەرخستەیەکتان خستۆتە بەردەم ئەو کەسانی بەرپرسن لە شوێنەکەی ئێوە بۆی کار بۆ ئەم کەسانە بکەن؟ وەکو ئێمە وەکو کارمەندان هەمیشە زەختی ئەومان دروست کردو لەسەر ئیدارە حتا من جارێکیان لە هۆبەکەمانە ڕێژەی مناڵ ئەوەنە زۆر بوو کارمەند دەرەقەت نەهادوتمان بایکۆتەکەین یەک دوو کەناڵی ڕاگەاندن هاتن پامی خۆمان گەیان لە ڕێی ئیدارەکانمانەوە پەیامەکان بەرز ئەکرێنەوە بەڵام خۆت ئەزانی ئەم دامەزراندن و ئەوانە لە ئاست و دەسەڵاتی نە بەڕێوبەری کارگێڕێنە مدیرە بوونە سەحی خۆشمانە بەڕاستی ئەبێ لە وەزارەتی تەندروستیەوە ئەمە ئیشی جدی بۆ بکرێت. هیوادارین مادام ئێوە ئیشەکەتان لەگەڵ گیانی مرۆڤەکانایە هەوڵ بن کە دۆخێکی ئەوەنە ئاسوودە دروست بکەن کە هیچ کەس لەبەرەوەی کە بۆنونە تەنانەت گرێبستێکی نییە لە نەخۆشخانەکە بۆ کارکردن وانە بێت کە دڵساف بێتەوە یان بێ هیوایی تیا دروست بێت هەرچەند ئێوە هەر بە گوڵتنەوە بەردەوامن لە ئیشکردنی خۆدا. بەتەکید ئیشی زۆر باشیان کردووە ئیشی زۆر جوانیشان کردووە ئێمە وەکو هۆبەکەی خۆمان مانگانە بڕەپارێکی کەممان هەیە سیمی پرایڤێتی پێ ئەڵێن کە ئەو نەخۆشخانەی کە لە نیوە ئەهلیە ئیشەکەن نەخۆشخانی مناڵبوونی یەکێکە لەو نەخۆشخانە کە بڕەپارێکی کەممان هەیە بۆ کارمەندەکانی خۆمان بەدەر لەوە کە هەموو کارمەندەکانی هۆبەی نەبەکان بە تایبەتی باسیەکەم کە مەعاش وەرەگرین هەر یەکەمان و 5,000 10,000 دائنین کۆی ئەەکەینەوە مەبلەغێکی باش ئەخینە سەر ئەو پارەکەمە و تەوزی ئەەکەین بەسەر خۆبەخشەکانە هەرچەنە زۆر کەمە بەڵام هەر دڵی پێی خۆشە ئەڵێت هیچ نەبێ کارتێکی مۆبایلی پێکڕێ هیچ نەبێ دوسێ ڕۆژات و چی پێەکە وەکو خۆمان وەکو خودی خۆمان وەکو کارمەندی هۆبەی نەبەکەم ئەومان کردووە بەڵام بەداخەوە کەمە هیوادارین کە ئاوڕێک بگرێتەوە چکە بەڕاستی سەحر من ئەو ڕۆژەش کە ڕۆژی پەرستاران بووی بە تایبەتی مامان ئەو خاتونی لێرە ئامادە بوو ئەوش باسی توانە و ئەو کەسانەی کرد کە وەکو خۆبەخش کارەکەن جا کارەکەی ئەمان لە چەند کاتێکی جیاوازە چەند تیمێکی جیاوازن بە شەو بە ڕۆژ کارەکەن بە هیوای ئەوەی ئاڕێکیان لێ بدرێتەوە چونکە ئەوانە بۆ هەموو خێزانەکانی ئێمە گرنگن بۆ هەموو خوشکودایک و ئێمە گرنگن بۆ هەموو کەسانی کاسنە بەردەستیان گرنگن بۆی کە بتوانن ئەوان زیاتر باشتر بەشی و بەدڵێکی کراوەتر کار بکەن بۆیە ئەوانیش کۆمەڵی پێداویستیانەیە بۆیان جێبەجێ بکرێن. ئەفو یەک کۆمنتی تر لەسەر ئەو خۆبەخشەکان ئەوان گەنجترن لە ئێمە تاقیان باشترە لە ئێمە توانایان باشترە لە ئێمە و عشقی ئیشەکەی خۆیانن ئەگەر خۆشەویستی کارەکەی نەبێت نایەت بە خۆبەخش خزمەتی خەڵکی خۆی بکە ئەمە هەمووی دەلالەت لەوە ئەکا کە ئەم پەرستارە حەزی بۆ ئیشەکەی خۆیەتی ئیشەکەی خۆی خۆش ئەوێ ناوێ نە لە دەستی بانە لە بیری بچێتەوە هەدەفی ئەو دوو خاڵەیە نە لە دەستی با پیشەکەی و نە لە بیری بچێتەوە بۆیە هاتوو بەبێ مقابل خزمەتی ئێمە هاوڵاتیانەکە ئێوەی هاوڵاتیانەکە. زۆر باشە خاتوە ئەمەل بابێنە سەر تایبەتمەندیەکانی پەرستار ئێوانەی کە ئێوە لای ئێوە کە بتوان هەر بەگرێ بەس بێ یاخو بە کەسی خۆبەخش بێ ئەو تایبەتمەندیانە چییە کابێ پەرستار هەیە بۆی کە لای ئێوە کار بکات؟ بەڵێ کۆمەڵە سیفەت و تایبەتمەندی هەیە تایبەتە بە ئێمەی پەرستاران ئەگەر ئەو خاڵانەمان تیانە بێت بەڕاستی نابینە پەرستارێکی سەرکەوتوو. پەرستارێکی سەرکەوتوو پێویستە چەند سیفەت و تایبەتمەندیەکی هەڵگرت بێ لە ناخی خۆیان نەک بەڕووکەش چکە ئەگەر بەڕووکەش بێ زوو لێ ئەکەوێ و تااقەتی نامێنێ بەڵام ئەگەر لە ناخیا هەڵی گرت بێ هەتا ئەو ڕۆژێک کە تەقاعود دەبێ بەو جوانی ئەمێنێتەوە لە هەر شوێنێکە ئیشکا جێپەنجەیەک بۆ خۆی جێئەهێڵە. یەکەم شت ئەبێ ڕێکوپێک بێ ڕێکوپێک کە ئەڵێن ڕێکوپێک بێ لە ڕووی قسەکردنەوە و لە ڕووی جوڵی جەستەییەوە ئەبێت
ئەدایەکی جوانی هەبێ شخصیاتێکی هەبێ کە چوە قاوش هەیبەتێکی هەبێ دومینیان ئەبێت نەرمونیان بێت نابێت جرپن بێت ئێمە هەمیشە ئەڵێن بە تایبەتی ئەگەر باسی هۆ بکەین من بکەین کە جستێکی زۆر بچووک و نەرممان لە بەردەستایە نابێت ئیهمالکرێ خاو خلیچکی بکەی لە ئیشەکەیە و نابێت شپرز بی کەواتە ئەبێن نەرمونیان بی لەگەڵ گورجگۆڵ بیت ئەمە یەکێک لە سیفەتە گرنگەکانی پەرستار کە لە کەمترین ماوەیە ئەبێت تۆ فرای کەیسەکەت کەوی نەخۆشەکەت کەوی سێهەمینیان ئەبێت نهێنی پارێزبی کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە سیفەتی پەرستاریە ئەبێت نهێنی بپارێزێ نەخۆشی وا هەیە بۆ نمونە ژن و پیاوێک دێتە بەردەست ژنەکە بەشێک لە جەستەی لە ژێرەوە بۆ نمونە سوتاوە خۆی و تەنها مێردەکەی ئەزانن نایەوێت کە سوکاری مێردەکەی بزانێت کەواتە تۆ نابێت وەکو بۆمبێک بیتەقێنیتەوە یان ئەم نهێنێ بدرکێنی لە لای کە سوکاری پەرستار چەند تەعاملی لەگەڵ جەستەی نەخۆش هەیە ئەبێت دوو ئەوەندە ئیش لەسەر دەرونی نەخۆش بکات ئەبێت لە دەرونی تێبگەیت ببیتە هاوڕێی دەرونی نەخۆشەکە ئەنجا تۆ ئەتوانی ببیتە هاوڕێی کە بتوانی ئیشی بۆ بکەیت و بەرکەوتنت هەبێ لەگەڵی وەکو ئەو خاتونە باسی کرد کە ئەبێ وا هەست بکەین ئێمە کە سوکاری ئەوانین هەست بە غەریبی نەکەن و جیاوازی نەکەین لە نێوان ئەمەنەتەوەی کوردە یاخود ئەمەنەتەوەی عەرەبە ئێمە عەرەبمان زۆرترە تا کورد لە ئێستاە ئەوەندە مناڵبوونەکانیان زۆرتر و کەیسەکان مناڵەکان دێنە لای ئێمە بەرکەوتنێکی زۆرمان هەیە لەگەڵ زۆربەی قەومەکانە هیچ بەرگرانیەک دروست ناکەین بە سەریانەوە و هەستکا کە ئەمە ئیتر خاکی خۆی نیە یاخود کلتور و نەتەوەی خۆی نییە ببێتە بارگرانیەک بەسەریەوە نەخێر هەموو ئاسانکاریەکی بۆ ئەەکەین من وەکو خۆم وەکو پەرستارێک زۆر جار لەگەڵ دایکەکان کە ئەبینم سعات دێدەونیوە پسکیت و چاخۆن یاخود سفرێکی پشکۆلەیان داناوە شتێکە خۆن ئەچم لەگەڵیانە دانیشم لە ئەرزەکەیە تەنها لە بەرەوەی تۆزێک لە دەرونیان نزیک بمەوە باسی خۆیم بۆ بکە کۆمنتی دایکێکت پێ بڵم هەفتەی پێشوو وتی کە چوومەتە ماڵەوە ئەوەندە باسم کردوون و تومە هەستم بە هیچ غەریبیەک نەکردووە لێرەوە من چاوی ماچەکەم خات و بەنان وتی هەز ناکەی کە هیتە ئەوێ هەز ناکەی تۆ لە خەستەخانەی هەر ئەڵەی ماڵەوەیە دەستەخەینە سەرشانیان عزیزێکی لە دەستەیە کۆرپەکەی لە دەستەیە ئەبێ پەرستار کارێکی وابکان نەشڵەژێ بەعکسەوە هەندێک جار عاتفم ئەوەنە تێکەڵ بووە لەگەڵ دایکەکە گریاوم بەدەست خۆم نەبووە ینی کە ئەویش منی بینیوە تۆزێک هیچ نەبێشتەکە تێ ئەپەڕێنی دایکی وەها بۆ کۆرپەکەی لە دەست دیاوە ئەوەندە عاتفمان کردو لەگەڵی کە زۆر بە ئاسانی مناڵەکەی هەڵگرتووە و چۆتە دەرەوە لەبەرەوە پەرستاری سەرکەوتو ئەگەر بتەوێت ببیتە پەرستاری سەرکەوتو ئەبێ ئەم چەند تایبەتمەندی و سیفاتە جوانە هەڵگری لەگەڵ خۆتە زۆر باشە جا خات و ئەوڵ مادام باسی ئەوەت کرد کە ئێوە بەرکەوتنتان هەیە لەگەڵ ئەو دایک و باوکانەیە کە چاوەڕێی منداڵێکی نەبەکام ئەکا لە ئامێرێکە و ئیشەڵا ئەوەی کە ئیشەڵا گەشەکەی تاوا بێت و وەری بگرێتەوە هەندێک جار لانێ ڕووداوی زۆر ناخۆش بوو بدات پێمان خۆشە خۆت باسی شیرینترین ساتەکانی ئیشەکەتان لە بەشەکەی خۆتان و ئێستا بەیانەکە زۆر تاڵەکەین بەڵام بشە لە سەختیەکانی ئیشەکەشتانمان بۆ بکەیت ئەوەکو پێم وتێ خاتون ئیشەکی ئێمە ئیشی پەرستاری پیشەی پەرستاری هوەری پەرستاری پڕە لە سەختی پڕە لە ماندووبوون لەگەڵ ئەوەشە هەندێشتمان هەیە ئەوەندە شیرینی و خۆشی پێبەخشیوین هەتا ئەو ڕۆژی ئەمرین بیرمان نەچێتەوە و هەندێکیشیان ئەوەندە داخیاوە پێمان هەتا ئەمرین بیرمان نەچێتەوە تەنانەت دوای ئەوەی کە لە خەستەخانەش ئەڕۆن کۆنتاکتمان هەر هەیە لەگەڵیانە بەس بزانین لە بەروی مۆزوعەکەی چی بەسەر دێ شتی ناخۆش لای ئێمە زۆر زۆر بوو ئەدا بە تایبەتی ئەو دایک و باوکانی کە مناڵەکانیان لە دەست ئەیان ڕۆژێکیان چون بۆ دەوام نەخۆشێکمان هەبوو وردەکاری لەسەر وەزعەکەی نادەم لە بەرەوەی ئێمە بنهێنی پارێزبین بەڵام دیار بوو کە کانۆلای بۆ دانەنرابوو شەو مناڵەکەی بانی کە هاتم وتیان ئەڵۆن ئەو مناڵە کانۆلایتیانیە و زۆر ضرورە کانۆلای هەبێ وتم باشە و دایکە وتم ئەی بۆ داتانە ناوتی دایکەکەی وتوێتی بە هیچ جۆرێن نابێت دەستی لێبن نابێت دەست لە مناڵەکەم بن منیش باجەکەم هەڵواسی یەکەم شت باجەکەم هەڵواسی کە ئەو لێ پرسراوی هۆبەیە ئەخوێنێتەوە تۆزێک سڵد لێ ئەکاتەوە چاکوچۆنیم لەگەڵ کردوتم مۆزوعەت چییە وتی کانۆلایی بۆ دانانڕێ و ناژێڵم داینێن وتم من بە یارمەتیت من ئەی بەم کانۆلاکەت بۆ دائەنێم وتی نایڵم
من بەڕاستی گوێم لێ نەگرت بردم مناڵەکەم لەسەر بێدەکە دانا کانۆلاکە کە دامنا تومەس باوکەکە لە بەردەم چاودێری چڕا سەیری منەکە ویستم پلاستری لێبم لە کانۆلاکە زانی کانۆلای مناڵەکە دانراوە گوێم لە زرمەیەک بوو ئاوڕمدایەوە باوکەکە لەسەر چۆک کەوت یعنی بڕواتان هەبێ خۆم پێنە گیران نەمتوانی پلاستەرم لە کانۆلای ئەو مناڵە ئەمەندە گریام ئەم شتانە مەساتم ڕۆژانە ئێمە ئەیان بینین حەز ناکەین جارێکی تر بە ئەو حاڵەتە ناخۆشانە بیری کە سوکاری ئەو کەسانە نەخینەوە بەڵام ئەچیەوە زۆر پیرۆزە دەستا خۆش بێ و هەمیشەش با بە عملەوە بۆی بۆ هەموو دایک و باوکەکان بۆ نمونە مناڵێکەی تر ئەمە سروشتە ینی زۆر گرفتێک دروستە بێک لەوانێ مناڵە تەندروست نەبێت بەڵام ئەمەی تریترەوە نییە بربەستێک بیتر تۆ ژیان لە دەست بێت تەنها عیلاج نییە ئەوەندەی ئێمە کار لەسەر دەرونی دایکەکانەکەین نمونەیەکی جوانت پێپشان بەم ئەلحەمدولله مانگێک ئەبێ لەمە پێش دایکەکە شوێن دانی مناڵەکەی بۆ ناردم وتی ئەها کوڕەکە و چی لێ کردوم یعنی ئەم مناڵە ئۆکسجینی وا دابەزی هەمومان وتمان تەواو یعنی حەدی علمی قانونی CPR-ێکی تێپەڕان ئۆکسجینی سفر بۆیەوە دایکەکە لەوا بوو کە پەلامارمان باوتی واز لە مناڵەکەم بێنن با بمرێ ئیتر ئەزیەتی مێن بەڵام ئێمە هەر هەوڵمانە لە بژانەوەی ئەلحەمدولillah مناڵەکە گەڕایەوە ڤیددیو عیدی میلادەکەی بۆ ناردوم شوێن قەپی مناڵەکەی بۆ ناردوم ئەڵێ ئەوە کوڕەکەتە نەتێژ ئەم مۆزعی دووەم باسکەم قەتعی کرد ئەگدینام پیشەکەی ئێمە دائیمەن شتی خۆش و ناخۆشیش ڕۆمان تێکە زۆرجار دایکەکان ئەڵێ بەخوا بەس بڕۆمە دەرەوە واتان بۆ ئەەکەمیان شیرین ئەڵێم ئەو دقەی کە تۆ دەرەچی و ئێمە کارتی بەیان ولادەت بۆ ئەەکەین مناڵەکە نقڵ و نەباتی ئێمە لەبەرەوە گەورەترین دیارە بۆ هیلاکەکانی ئێوە دەستا خۆش بێت بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە هەمیشە ئێوە بتوانین ئێمە هەمومان ینی ڕێزێک و خۆشەویستیەکمان هەبێ بۆ ئێوە وەرجارێکی تر من ئەمە دووبارەکەمەوە ئەو کەسانەشی کە لای ئێوە خۆبەخشن و دڵسۆزانە و بۆ ڕۆحێتە کارەکەن کە بەبێ جیاوازی لە هیچ نەتەوەیەکە ینی هەر کەسێک بێتە بەردەم ئێوە وەکو کە سوکاری خۆتان سێریەکەن بتوانن ئەوان جارێکی تر ئاوڕێشی کیان لێ بدرێتەوە و بتوانن کاری باشتریان بۆ بکەن و ئەگەر توانراش باگرێ بەست و موچێکی تایبەتی خۆیان هەبێ بۆی ئەو کەسانش بتوانن زیاتر هەوڵ بن و زیاتر باشتر کارکەن دەستەکانە خۆش بێ خاز زۆر بەخێر بێ سپاس بۆ